ئۆفەرێکی ناوازە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی هەڵدەستێت بە ڕاگەیاندنی ئۆفەرێکی تایبەت بۆ ئافرەتانی دووگیان. ئەم ئۆفەرە پێک دێت لە لەدایکبوونی سروشتی و نەشتەرگەری لەدایکبوون. لەدایکبوونی سروشتی بە ئامادەبوونی پزیشکی پسپۆڕی ئافرەتان و پزیشکی پسپۆڕی منداڵان و هەروەها مامانی شارەزا. نەشتەرگەری لەدایکبوون بە ئامادەبوونی پزیشکی پسپۆڕی ئافرەتان و پزیشکی پسپۆڕی بێهۆشکار و یاریدەدەری پزیشکی نەشتەرگەر و یاریدەدەری بێهۆشکار. ئەم ئۆفەرە هەندێک حاڵەت هەیە نایگرێتەوە. بۆ نمونە ئەگەر دایکێک دوای 12 شەو سەردانی نەخۆشخانەکەمان بکات، یاخود دایکێک پێشووتر 3 نەشتەرگەری منداڵبوونی ئەنجام دابێت، یاخود ئەگەر کێشی دایکەکە زیاتر بێت لە 100 کیلۆگرام. هەروەها ئەگەر بێت و وێڵاش یاخود هاوڵ منداڵی لە پێشەوە بێت یان ئەگەر پێیوەلکا بێت. هەروەها بۆ ئەو دایکانش کە شەکرە و بەرزەپەستانی خوێنیان هەیە ئەم ئۆفەرە نایانگرێتەوە. ئەم ئۆفەرە بۆ ماوەیەکی دیاریکراوە لە 1/11 تاوەکو 31/12 بەردەوام دەبێت بە هەبوونی پزیشکی پسپۆڕی لەدایکبوون و ستافی شارەزا بۆ چاودێری تەندروستی خۆت و کۆرپەکەت لە خزمەتتاندا دەبین. بۆ زانینی وردەکاری و زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە یاخود نامە بۆ پەیج بنێرن. گەشتی هێنانە دنیای کۆرپەکەت بە ئێمە بسپێرە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.